دەستگای گشتی کاروباری مینی هەولێر لە کوێستانی بەردەبووک لە دەڤەری باڵەکایەتی ژمارەیەک جۆری مین و تەقەمەنی لە ناوبرد کە لە ماوەی ساڵێکدا لە زەویە مین ڕێژکراوەکان هەڵگیراونەتەوە. سەرۆکی دەستگای مین ڕایگەیاند دوو هاوڵاتی لەم ساڵدا بوونەتە قوربانی کە یەکێکیان کارمەندی دەستگای مین بوو، ئەوی دیکەشان هاوڵاتی مەدەنی بووە. هاوکات قایمقامی قەزای چۆمانیش داوا دەکات دوای نەمانی کۆڕۆنا لەلایەن حکوومەتەوە گرنگی زیاتر بە دەڤەری باڵەکایەتی بدرێت بۆی بتوانرێت زەویەکان لە مین و تەقەمەنی پاک بکرێنەوە و بۆ جووتیاران بگەڕێنرێنەوە. ئەمڕۆ لە سنووری ناحیەی گەڵاڵە کۆبووینەتەوە بۆ لە ناوبردنی ژمارەیەکی زۆر مین و تەقەمەنی کە 765 جۆری تەقەمەنی و مینی دژەکەسی لە خۆ دەگری لە سنووری پارێزگای هەولێر بە شێوەیەکی گشتی کۆکرانەتەوە. بەڵێ ئاماری قوربانیان ئەم ساڵ بەداخەوە تا ئێستا دوو قوربانیمان هەبوونە، یەکێکیان هەر کارمەندی دەستگای مین بوو لە سنووری سلێمانی، ئەویتریان هاوڵاتی بوو. خۆشبەختانە دەتوان بڵێم قوربانیەکان هەندێک کەمترن بەهۆی ئەو کۆنتڕۆلەی کە سەر هاتوچوو هەیە و قەدەغەی هاتوچوو بەڕاستی ئەم لایەنە ئیجابیایی هەبووە کە تا ڕادەیەکی زۆر ژمارەکان کەمتر بووە، چونکە وەرزی کۆکردنەوەی گژوگیایە و خەڵک بە زۆری سەردانی ناوچەی کوێستان ئەوانەیان دەکرد. و ئێمە لێرەش داوا دەکەین دوای نەمانی ئەو کۆڕۆنا و ئاسایی بوونەوەی بارودۆخەکە بۆی حکوومەت زیاتر احتیمام بەو ناوچانە بدا، زیاتر دەستگای کاروباری مین زیاتر تواناکانیان بەرز بکرێتەوە بۆ ئی بتوانرێت زیاتر مین و تەقەمەنی کە ئەو ناوچەیە پانتایەکی زۆری بە مین و تەقەمەنی دابۆشرا بۆی بتوانین پاچی بکەینەوە و ئەو چێلگە مینانەی کە هەیە زەویەکان بجێڕینەوە بۆ جوتیار و فەلاحەکان بۆی بتوانن زیاتر پەرە بەبواری کشت و کاڵی بدەن.